بینرانی عزیز سڵاوتان لێبێت. ئەزمموی فکری و سیاسی پێشمەرگەیەک لە شار و لە شاخ لە قۆناغی نهێنی و ئاشکرا لە شۆڕش و لە هەرس لە کەوتن و هەستانەوە لە زیندان و دەرەوەی زیندان لە خزمەتی زانستی و سیاسی لە پەردبوونی ڕیزەکانی کوردایەتی و ئینشیقاق و ململانێ و شەڕی باڵ و براکان شاید حاڵی نێو هەردوو شۆڕشەکە ڕێکەوتن و دانوستانە دەرەکی و نێوخۆیەکان دەرەنجامەکان جێهێشتنی نیشتیمان هۆکارەکانی هەڵایسانی شۆڕش و کەبوونەوەی شۆڕش دەرەنجامەکانی دەستکەوتەکانی بەیاننامە 11 ئازار و هەموو ئەمانە دەبنێتەوەری سەرێکی بەشی دووەم و کۆتایی دیدارەکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا حسێن کەریم ساڵح ئەندامی حیزبی سوسیال دیموکرات لە هۆڵەندا. مامۆستا گیان دووبارە بەخێر بێت بۆ بەرنامەی ڕووداو مێژوو. سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا گیان ئێمە لە ئەڵقەی یەکەمی دیدارەکەمان گەشتینە ئەو وێزگە قۆناغە سیاسی ئێوە کە دەبنە لێپرساوی ناوچی قەرداغ. ئەو کات ئێوە بە پێی زانیاریەکانی ئێمە هەڵسوکەوتی سیاسیتان زۆر خراپ بۆ لەگە برادرانی شوێعی لەوێ. ئایا ئەمە تا چەند ڕاستە؟ ئەگەر وایە بۆچی کێشەی ئێوە لەگە برادرانی شوێعی لەو ڕۆژگارەیە چی بوو؟ لە حەقیقەتە خۆی هەموو شتێک پێشێکی هەیە ئەو وەزع مەسەلا ئێمە طبعا ئەگەڕینەوە بۆ ئەوەی کە کاتێک کە شۆڕشی چواردی تەمووز کراوە حیزبی شیوعی باڵادەست بوو پارتی دیموکراتی کوردستان لە چاو ئەوە لاوااستر بوو و حیزبی شیوعی وەکو حیزبێکی باڵادەست و غورور زۆر جار لە مەزاهراتە بۆ هۆی ئەوەی کەوا لە مزاهراتەکانە لە بەردەمی بەرەگاکانی قوتابیان و مامۆستایان و ئافرەتان و لاوانەوە کە ڕۆشت ئیستیفزازات و کۆمەڵشتی ئەو سەردەمەی ڕێکخراوەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەکرا و ئەو جۆرە هەڵوێستانە لام وایە بەداخەوە طبعا تەئسیری کردبووە سەر ئاستی سیاسی ئەو خەڵکە کە مەفروز بوو ئەوانە نەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بیکەینە ئینتیقامێک لە پاش ڕۆژە ئەگەر ئێمەش دەسەڵاتمان هەبوو بە هەمان شێوە جوابی ئەوان بینەوە بەڵام بەداخەوانێ هەڵەی ئەوان ڕاستە کردیان بەڵام ئێمە شەر نەبوو هەمان غورور و هەمان شێوەی ئەوان تەکرارکەینەوەوانی بەڵام ئەوە بوو کە لە قەراغ ئەو کاتی کە من مەسئولی لەگەڵ کاک حەمەی وەستا قادر کە هەردووکمان مەسئولی یەکەم و دووەمی ناوچە بووینەوە مەسئولی سەرەکی پەیوەندی بە منەوە هەبوو هی کارکردن و لەو سەردەمەشدا طبعا من زۆر برادر خەبەر راپۆرتم بۆ ئاهات کەوا شوێعەکان یەن لە قەراخە لە ڕێگەی وردەواڵە فرۆشتنەوەوانێ چالاکی ئەەکەن. ئەنجا ئێمەش بە حکمی ئەوەی کەوا شوێعەکان بە تایبەتی من خۆم کاتێک کە هاتم لە مالومە شوێعەکانم دی لەژێر کەپرێکابوون لە ژێر حیمایەتی مەکتەبی سیاسیە ئەمدی کە دەستە خواردەی پارتی دیموکراتی کوردستان بوون بەو شوەیە یعنی تقریبا حەسر کرابوون لە بەعزێ مەواقعە ئەوانە نەوعێک بوو لەوانی کە ئێمە وەکو کادری خوار سەرکردایەتی و هیناوچەکان کۆمەڵی تەئسیراتی کۆن و لەبەر ئەوەی تەربیەتی تەسامحیش نەبوو لە ناومانە تا بتوانین هەزمی کۆمەڵێشتی کۆن بکەین بۆ هۆی ئەوەی کاتێک ئێمە داڵادەست بووین لە ناوچەکانە شوێعەکان کە لیان درا لەلایەن بەعسیەکان و لە 63 و کەوتنەکاری نهێنی ئەوە بۆ هاتن ئیشی حیزبایەتی خۆیان لە ناوچەکانە بکات لە زەمی ئەوانە ناوچەکەی من کە ناوچەی قەراغ بوو ئەو بوو کە ئاهاتنی ئیشکەن پێویست بوو هەر کەسێ بهاتایە ناوچەی ڕێکخراوێکەوە وەرەقەی ئەو ناوچەی پێبی ئینجا ئەتوانێت جەولە بکە. زۆر جار شوێعەکان ئەگیران لە ڕێگەی ئەوە کەوا پسوڵیان پێ نەبوو کە ئاهاتن داوای پسوڵیانە کرد ئێمەش ئەمازانی بۆ چالاکیە بەداخەوە ئێمەش بۆ ئەوەی چالاکی ئەوان قبوڵی چالاکی ئەوانمان نەئەکرد لەبەرەوە پسوڵمان نەئانێ و ڕێگەمان لێ ئەگرتن تەبعاً ئەوەش وەکوتم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی نەبوونی تەسامح لە بینی جهاتی سیاسی لە کوردستان و قبول نەکردنی یەکتر. باشە مامۆستا ئەو کاتێک کە من بە هەڵەش ێزانم کە وەختی خۆی ئەگەر ئەوەم کردووە خۆم بەڕاز نەزانی و ئێستا دەخلی خۆمەکەم ئەبوایە ئێمە ئەوەمان نەکردایەت وەکو ئەوان کردیان کاتی خۆ. باشە ئەو دەمی کە بەڕێستان ئەبنە بەرپرسی ناوچەی بازیان تەنسیق لەگەڵ هێزی ڕزگاریەکەن پەیوەندی بە هێزی ڕزگاریە کۆن کە ئەو کات بەڕێز جەلال تاڵەبانی فەرماندەی ئەو هێزە بووە ئامری ئەو هێزە بوو تەنسیقی ئێوە لەگەڵ هێزی ڕزگاری بۆچی بوو ئەو کات؟ بەڵێ پێشەوەی من بچم بۆ بازیان طبعا من لە قەراغ پاشوی کە ڕێخستنەکانمان تۆکمە دواتر ئەچینەوە سەر قەراغ من پرسیارم لەسەر قەراغ زۆر ماوە بەس ئێمە بەس بازیان من
کاتێک کە چوومە بازیان طبعا بازیان خەتی گرنگی پێکدادان بوو لە بینی پێشمەرگە و لە بینی حکوومەت لەبەرەوەی ڕێگەی سەرکی کەرکووک و جێگای منطقەی دەربەنی بازیان بووە دیهاتەکانی ئێمەشی بازیان بەری ڕاست و بەری چەپ هەمووی لەسەر جادە بوو زۆر دیهاتمان لەبەر ئەوەی حکوومەتی عێراقیش جێیشی عێراقی بە شێوەیەکی زۆر دڕندانە مەعامەلیان لەگەڵ دێهاتەکانە ئەگەر لە کاتێکا پێشمەرگە چالاکیێکی بکردایە بۆیە ئەگەر لە حاڵەتێکا تەنسیقێکمان نەکردایە وەکو حیزب لەگەڵ هێزەکانە بۆ ئەوەی پێشتر ئێمە بزانین لە کوێ چالاکی ئەبێ ئەو دیهاتانەمان ئاگادارە کردوانی کە گەنجەکانیان خەڵکیان لە دیهاتەکانە نەمێنن چونکە بۆ لە نزیکی دیهاتەکانەوانی هەر چالاکیە بکرایە حکوومەت دەستی نەئەگەشتە پێشمەرگە پەلاماری دەکانیە ینی ئەم تەنسیقە بە خاطر سەلامەتی گیانی گوندیشینەکان بۆ هۆی ئەوەی کە زۆر کەس ئەپارێزرا لەوەی کەوا زەرمەندی بکوێتە ناو خەڵکی دیهاتەکانەوانی و بە سوپاسیشەوە تەنسیقەکە بەڕێک و پێکی ئەڕۆی بۆ چالاکیەکان چی ئێمەش ئەگەر جۆڵانەوەیەکمان بکرداوە پێویستی بە هینی عسکەری بکردا یارمەتی ئاگاداری ئەوانمانە کرد ئەوانیش بۆ شێوە یارمەتی ئەمەیانەوە ئێمەش بە هەمان شێوە زۆر باشە مامۆستا حوسێن من ئەمەوێ بچینە سەرتەوەرێکی گرنگ لە بەهاری 1964 لە رادیۆ هەواڵی ڕاگررتنی شەڕ لە نێوان خاڵی خۆشوو مەلا مستەفای بارزانی و عەبدولسەلام عارف بڵاو کرایەوە دەنگۆی ڕێکەوتنامەی نێوان بارزانی و عارف بڵاو بۆ بەبێ ڕەزامەندی و ببێ ئاگاداری باڵی مەکتەبی سیاسی ئایا ئەم شەڕاگرتنە لە نێوان بارزانی و عارفە لەسەر چ بنەما و میتۆدێک بوو بۆچی برادرانی مەکتەبی سیاسی ناڕەزامەند بوون نیگەران بوون لەم ڕێکەوتنە لە حقیقەتە من خۆم وەکو مەسئولی ناوچەی ڕێکخراوی ناوچەی بازیان لەو کاتا کە بەیان خوێنراوە لە دیەک جەولەما بوو کە دێ شێخمەند بوو وەکو بیستم لە ڕێ حیزبەوانێ خۆی دائما لە ڕێی حیزبەوانێ لە بەهۆی لیژنەی ناوچەی قەزاوە ئەوانیش لە ڕێی لەقەوە و سەرکردایەتی و ئاگادار ئەکراین بۆ زۆر چالاکیە ڕووداوی سیاسی بەڵام بۆ ئەم ڕێکەوتنە پێشوەخت ئێمە هیچ ئاگادارێکمان پێ نەگەیشت کە گوایە مفاوەزات هەیە گفتوگۆ هەیە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی عێراقیا لە بینی سەرۆکی حیزب و حکوومەتی عێراق لەبەرەوە من کاتێک کە خەبەرەکەم بیست ئەوە بوو بۆ بەیانی گەڕامەوە بۆ مرکزی ینی شوێنی نیشتەجێی بارەگامان کە لە بادەیەک بوو پیانوت باڵاجۆ لە بازیان کە گەیشتمەوە باڵاجۆ تەماشام کرد خەڵک هەمووی هەڵپەرچێ و بەسم شایی ئەگێڕێ منیش کاتی کە چوومە دیەکە بۆ ئەوەی خۆشی خەڵکەکە تێگنێم خۆم وا پیشان ناکە ئاگام لە وەزعەکە نییە وتم ئینشەڵا بەرەو باشی ئەڕوا بەڵام ئەوە بوو ئێمە پاشان لە ڕێ حیزبەوە ئاگاداریمان بۆ هات ئەڵێ ئەو ڕێکەوتنە ئێمە بەشداریمان نەکردوەتیایە ئێمە بەبەز لە چیە برادرانی باڵی مەکتەبی سیاسی بەشداریمان نەکردووە لەو ڕێکەوتنە ئەو ینی خاڵی خۆشوو بارزانی یەکتەرەفە ئەم ڕێکەوتن و اتفاقی لەگەڵ بەڵێ بە پێی ئەو دەنگ و باسی کە بە ئێمە گەیەنراهی حیزب لەبەر ئەوە ئێوە لە جێی خۆتان ئاگادار بن و هادی بن بەڵام ئەوە بوو داوا ئەکرا بەڵام یەک تعلیماتمان بۆها لە مەکتەبی سیاسیەوە کە ئەگەر نوێنەری سەرۆک بەرزانی هات بۆ ناوچەکان داوای کرد هێزەکانی حکوومەت بگەڕێتەوە ناوچەکان ئیدارەکان ئێوە بە هیچ شێوەیە ڕێگەیانمان وەکو حیزب ئیداراتی کۆن نەگەڕێتەوە تاوەکو ئینتیزاری بەڵام بە شێوەیەکی زۆر هادی و عاقلانی لەگەڵ نوێنەرەکانی سەرۆک بەرزانی دەتەعاملکەن ئەوە بوو نوێنەری ئەو هاتە منتیقەکان داوای لە ناوچەکانە کرد کە گوێڕایەڵی سەرۆک بارزانی بین نەک گوێڕایەڵی مەکتەبی سیاسی بین بەڵام ئێمەش منی شخصی خۆم طبعا مەسئولی حیزب بووم هینی ڕێکخراوێک تەنزیمیەن من ڕەبط بووم بە پەیوەندیم هەبوو بە لیژنەی ناوچەی قەزاوە بە تەسەلسولی حیزبی ئیش ئەکرا لیژنەش بە لەقە بە سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەوە بۆیە من ئەبوایە فەرمانم لە ڕێگەی ڕێخستنەوە وەربگرتایە نەک لە ڕێگەی نوێنەری سەرۆکی حیزبەوە باشە بۆیە من ئەبوایە فەرمانەکانی مەکتەبی سیاسی جێبێت باشە ئەم ڕێکەوتنە ئەم شەڕاگرتنە هیچ بەرژەوەندیەک هیچ دەستکەوتێکی سیاسی تیا بوو بۆ کورد لەو کاتەیەوە خاڵی خۆش بوو مەلا مستەفا پێداگری لێ کرد و برادرانی باڵی مەکتەبی سیاسی تەبەڕیان لێ کرد خۆی لە حقیقەتە ڕووی شتێکی مێژووی کۆن هەیە
کە پەیوەندی بەوە هەیە. بەڵێ پێم خۆشە باسی بکەیت. بڵێ شتە مێژویەکە ئەگەڕێتەوانێ بۆ ئەوەی خۆی لە بینی کۆن لە پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر مەجال هەبێ بیڵێم کاتێککە سەرۆک بەرزانی لە ئیتیحادی سۆڤیەتی گەڕایەوانێ بۆ عێراق ئەوە بوو لە ناو پارتی دیموکراتی کوردستانە دوو باڵ هەبوو، باڵی هەمزە عەبدوڵڵا و باڵی برایەم ئەحمەد هەبوو. باڵی هەمزە عەبدوڵڵا باڵێک بوو بەلای شوێنەکانە بەلای چەپە بەڵێ ئەیویست پارتی دیموکراتی کوردستان وەکو پاشکۆی حیزبی شوێعی لێ بکات. بەڵام باڵی برایەم ئەحمەد ئەویش پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی سەربەخۆی نیشتیمانی نەتەوەی بێ. ئەم شتیان بە مەلا مستەفا ڕاگەیان. مەلا مستەفا ئەوە بوو لایەنگیری باڵی ئیبراهیم ئەحمەدی کرد بە هەمزە عەبدوڵڵا لە بارەگاکەی مەلا مستەفا لای برد و لە سکرتێری دووری خستەوانێ و ئیبراهیم ئەحمەدی خستە جێ ئەو ئیبراهیم ئەحمەد بەو شێوەیە کە سکرتارێتی حیزبی وەرگرت تاوەکو مؤتەمەر. ئەنجا ئەم جارە کە مەلا مستەفا بینی لە شۆڕشی ئەیلوولە و لە حیزبایەتیە ئەکسەریەتی دەسەڵاتەکانی عەسکەری و سیاسی هەمووی مەکتەبی سیاسی ئەی بابەڕێوانێ و ئەو وا هەستی ئەکرد کە ئەو تەنها ڕەمزە وەکو ڕەمزی لێ هاتووە. لەبەر ئەوە ڕازی نەبوو لە هەڵوێستەکانی باڵی مەکتەبی سیاسی کەوا بەبێ ئامۆژگاری ئەو ئەگەر شتێ بکەن. بەڵام لە ڕاستیە ڕەمزێکی گەورەی شۆڕش بوو مەلا مستەفا یاخود بە فعلی کارکتەرێکی سیاسی بوو. چکم لە مێژوو ئەو دەمەی کە خوا لێ خۆش بوو مەلا مستەفا لە کۆماری مەهابەت بەشداریەکە بە هێزێکی گەورەوە هاوکاری و پشتیوانی قازی و کۆمارەکە لێرە لە چلووسێکە یەکەمین کۆنگرەی پارتی ئەبەسرێت بەبێ ئامادەی خۆی هەڵ ئەبژێرێتەوە بە سەرۆکی پارتی دیموکرات، یعنی وەکو سەرۆکێکی ڕەمزی. بۆچی مەلا مستەفا خوا لێ خۆش بوو پێی وانە بۆ کە ڕەمزە؟ یعنی بۆچی مەلا مستەفا کە وتم گەڕایەوە بوو مؤتەمەری حیزبی گیرا لە بەغا لە مؤتەمەری حیزب بە دەنگی عام بە دەنگی ینی بە گشتی هەڵبژێرایەوە بە سەرۆکی حیزب بۆ لەو خۆشی نەیەویست خۆی ئەو سەردەمە نەیەویست ببێتەوە بە سەرۆکی حیزب. بەڵام فەرزیان کرد بەسەر مەلا مستەفا کە بۆ بە سەرۆکی حیزب. بۆچی؟ مەلا مستەفا کاتێ لە ئیتیحادی سۆڤیەتی هاتەوە شەخسیەتێکی دەولی وەرگرت بوو، سەرورەتێکی مێژووی بوو بە کارکتەرێکی. ئەنجا بێجگە لەوەش شوێعەکانیش ئەیانویست ئیستیفادە لە مەلا مستەفا بکەن کاتێک گەڕایەوە بە حکمی ئەوەی چەند ساڵە لە ئیتیحادی سۆڤیەتیەوە و ئەمانیش هەر شتێک لە سۆڤیەتەوە بەهاتایە لای شوێعەکان زۆر مەبەست بوو کەوا بیخۆزنەوانێ. بەڵام مەلا مستەفا هیچ تەسیراتێکی مانەوەی لە ئیتیحادی سۆڤیەتی تەسیری ئەوەی نەکرد بۆ سەرکەناحی بیر و باوەڕ و ئایدۆلۆجیەتی سیاسی بگۆڕێ. لەبەرەوە هەر وەکو خۆی مابووانێ کە کاتێک گەڕایەوانێ ئەو وەکو پارتی دیموکراتی کوردستان مایەوانێ، بەڵام ئەیویست سەرۆکایەتی پارتی وەرنەگرێتەوە. بەڵام ئەو بوو کە فەرز کرایەوە بەسەریە بۆ بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان، بەڵام سەرۆکێکی فیعلی بوو بەس وەکو ڕێکخستن تەنزیمات مەلا مستەفا لە وردەکاریەکانی حیزبایەتی ئاگادار ناکرایەوە. ئەوەندەی کە باڵی مەکتەبی سیاسی بۆ کارانە هەڵەسان. مەکتەبی سیاسی هەموو ڕێکخستن و تەنزیماتە وردەکان ئەمان ئەیان کرد مەگەر شتە ڕئیسیەکان ئەگەیشتە ئەو. ببوورە مامۆستاسین ڕاتەگرم من ئەمەوە پرسیارە بکەم لە دوای میتیفاقی خوا لێ خۆش بوو بارزانی لەگەڵ عەبدولسەلام عارف برادرانی باڵی مەکتەبی سیاسی مزەکەرەیەکیان بڵاو کردەوە، بەیاننامەیەکیان بڵاو کردەوە لە ژێر ناوی ئیتفاقیە مشیر بارزانی ئەسڵح ئەمیسی ئیسلام بۆ مانای کە ئایا ئەمە سڵح و دانوستان و ئاشتەواییە یاخود تەسلیم بوون و بێ ئیرادەیە. ئایا لە ڕاستیە کام لەم دوانە بوو ئەو دانوستانی نێوان عارف و بارزانی؟ بەڵێ ئاخر ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو مۆزوعی کە من ئێستا باس مەکرد. ئەوە بوو لە ئیتیفاقی لا مرکزی 63 شوێعەکان هین حزبی بەعز لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئەوە بوو بەیانی لا مرکزی دەرچوو. لەو کاتە مەلا مستەفا مؤتەمەرێکیان کرد لە کۆیە وەفدێک هەڵبژێرا بچێ بۆ مفاوەزە لەگەڵ عەلی ساڵح السەعدی و ئەوە بچوو بۆ قاهیرە بە سەرۆکایەتی مام جەلال وەفدەکە. لەو کاتە مەلا مستەفا لە مؤتەمەری کۆیە لە 63 ئەیویست ئاڵوگۆڕ لە مەکتەبی سیاسیا بکە بۆی نەکرا. لە مؤتەمەری کۆیە لە ساڵی 63 ئەوەی ئەو ئەیویست بەپێی ئەو معلوماتانی کە ئێمە لەو کاتا لە حیزب بۆمانە هات مەلا مستەفا ویستی لە مؤتەمەری کۆیە دەستکاریەکی باڵی مەکتەبی یعنی ئەندامانی مەکتەبی سیاسی بکە لەبەر ئەوە لە هەندێک شتیان قایل نەبوو، بەڵام ئەوە بوو لە مؤتەمەری کۆیە باڵی مەکتەبی سیاسی سانۆبەمجلال هەڵبژێرێتەوە لەبەرەوەی باڵی باش ئەو هەڵبژاردنە من ئەمەوە پرسیارە بکەم مامۆستاسین هەڵبژاردنەوەی تاڵەبانی لە کۆنگری کۆیە
بە سەرۆکی وەفد سەرۆکی ئەو لیژنە وەفدە ضرورەتێکی تاریخی بوو یا فەرزێتی واقع بوو چۆن هەڵبژێرایەوە خۆی لە مؤتەمەری کۆیا هێشتا لەبەر ئەوەی کە مەلا مستەفا لە منتیقەی بڵین گەرمیان و سلێمانی و هەولێرە بە تایبەتی ئەو ناوچانەی زیاتر کە باڵا دەستی پێشمەرگەش و هینی ڕێخستنە سیاسیەکان لای زیاتر لە لای مەکتەبی سیاسی بوو باڵی برای مەحمە و مام جەلال بوو لەبەر ئەوە لەو کاتا هێشتا لە تەنزیم و ئەندامانەی کە تەرشیحکران بچنە کۆنگرەکان زۆربەی سەر بە باڵی مەکتەبی سیاسی بوو لەبەرەوەی کاتێ ئەگەر بهاتایە دەنگدان و هەڵبژاردن لەو جۆرە کۆنگرانە هەر ئەوان مەکتەبی سیاسی بۆیە هێشتا باڵی مەکتەبی سیاسی لە کۆیە ئەمان باڵا دەست بوون بەڵام لە هەمان کاتا نوێنەری مەلا مستەفاشی تیا بوو لە وەفدەکە ئەوەی کە ئەوەی ویست بەڵام سەرۆکایەتەکەی جەلە تاڵبانی کردی ئەو جا ئەو مؤتەمەرە وای لات بۆیە دوای ئەوە بوو کە شەڕ بۆوانێ لە شەسووسیا لە بینی کورد و حکوومەتی بەعسی شەسووسیا خلافەکان لە بینی باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرۆکایەتی حیزبە کە خۆی لە شخصی سەکرداتی پارتی بارزانیا بینیەوانێ بەرەو زیاتر ڕۆی بەڵام بە شێوەیەکی ئاشکرانە بگرە شتەکە لە جاری چەند جریدەی نیویۆرک تایمز هات مقابلەی مەلا مستەفای کرد بوو و لە هەمان کاتە هاتیش بۆ مقابلەی برای محەممەدی کرد بوو مەلا مستەفا زۆر بە ئاشکرا لەگەڵ ڕۆژنامەکە هجومی کرد بۆ سەر مەکتەبی سیاسی لە ڕۆژنامەکە کە تەسریحیا بوو کە ناڕەزایی خۆی دەربڕی بوو ڕۆژنامەیەک وابزانام نیویۆرک تایمز ئەبێ یا واشنگتن پۆست دەبێت ڕۆژنامەگەریی ئەمریکی بێ ئەو حاڵەتانە ینی لێکترازانەکە بەرەو زیادی ڕووی بەڵام فرسەتی ئەوەی کە ئێمە دوایی تەبعاً وەکو حیزب و ئەندامانی سەرکردایەتی حیزب بۆ بە ئێمە ئەگەیەنرا و بازەکرا مەلا مستەفا ئەیویست دەرفەتێک ببینێتەوانێ کەوا باڵی مەکتەبی سیاسی لە جێی خۆی نەیەڵێ لە کاتی شۆڕشکردنە ئەو فرسەتە بۆ مەلا مستەفا هەڵنەکە و کە شۆڕش بەردەوام بواە بە پێی قەناعەتی ئەو زمانەی کە ئێمە پێمان ئەگەیشت و ئامان بیست لە حیزب و خۆشمان کۆمەڵێک زەواهیرمان ئەبینی ئەوە بوو کە مەلا مستەفا ئەو بەیانی ئیتفاقی کاتێ کرد خۆشی ئەیزانی کە حکوومەتی عەبدولسەلام هیچ نا بەڵکو وەک پشودانێک بوو بۆ ئەوەی لەو فترەیە هەم پشودانێک و هەمان کاتیشا بتوانێت مؤتەمەرێکی حیزبی تازە بە ئیرادی خۆی بگرێ و ئەوەی بێوێ لە ناو پارتی دیموکراتیسە ئاڵوگۆڕ بیکات کەواتە ئەتوانین بڵین لە کۆی ئەم دەرەنجامی ئەم قسانی بەڕێستەوە توانین بڵین ئێوە وەک تەنزیمی حیزب و ڕێخستنەکانی حیزب هەمیشە تعلیماتی حیزبیتان لە باڵی مەکتەبی سیاسیەوە وەرگرت بەڵێ خوا لێ خۆش مەلا مستەفاش بەمە ڕازی نەبوو بۆیە ئینقیلاب و کۆتیتایەکی کرد بەسەر هێزی پێشمەرگا بۆ ئەوەی کە جۆرێک لە دەسەڵات بۆ خۆی بجێڕێتەوە تۆ لە یاداشتەکان تا لە دەستنووسی ئاداشتەکان تا من بینی و ئاماژە بۆ کردووە کە هۆکاری سەرشی ئەم ململانەیە شەڕ بۆ لە پێناوی دەسەڵاتە ئایا سەرکردایەتی پارتی شەڕی دەسەڵاتیانە کرد یاخود باڵی مەکتەبی سیاسی هەردوو لایەن چۆن هەردوو لایەن باڵی مەکتەبی سیاسی وەکو پێشتر باسم کرد ئەوە بوو کە یعنی لە حقەتە باڵی مەکتەبی سیاسی کاتێک کە برای مەحمەد بۆ سکرتێری پارتی لە مؤتەمەری چوارەوە پێشتر مەلا مستەفا بە شخصی داینا طبعاً بۆ جاری دووهەم چۆن وەختی خۆی مەلا مستەفا هەمزەی لابرد بە شێوەی عەسکەری عینی شتی لە برای مەحمەد کردەوانێ لە 64 بەو شێوەیە بەبێ ینی وەلەو مؤتەمەری کیان کرد لە قەڵاتزیە و قەراری فەسڵی مەکتەبی سیاسی تیا بوو بەڵام باڵی مەکتەبی سیاسی بە حکمی ئەوەی کە ئیش و کارەکانی هەموو ناوچەکان و دەسەڵاتەکان و زۆر جار گفتوگۆ و وەفدیان ڕۆشتووە ممکنە ئاگاداری بەرزانیان کرد بێ بەڵام بەو ڕادەیە نەبووە ممکنە کە بارزانی پێی رازی بێ چکە بارزانی وای وەکو لە ئەخیرا لە شۆڕشی ئەیلولا دوای ئەوەی کە باڵی مەکتەبی سیاسی جیابەوە بە تەواوی لەوان خۆی هەموو شتێک بوو لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانە مفاوەزە هەموو ئەمرەکان هەموو جۆرە جوڵانەکان بە ئەمری سەرکردایەتی و مەکتەبی عەسکەری بوو کە لای خۆی دەرچوو بەڵام لە زمانی باڵی مەکتەبی سیاسیە مەکتەبی سیاسی زۆربەی کارەکان خۆی ئەی کرد ئەم دەسەڵاتە لە سەرکردایەتی پارتی سەنرایەوە باشە زۆری بەدەستی مەکتەبی سیاسی من پرسم تۆ شەڕی دەسەڵات دەستی پێ کرد تۆ وەکو پێشمەرگەیەک وەکو شایەت حاڵێک وەکو خوێنەوار و گەنجێکی سیاسی لەو ڕۆژگارەیە حەزەکەم بۆ مێژوو پێم بڵێیت برادرانی باڵی مەکتەبی سیاسی خۆیان خوا لێ خۆشم لە مەستەفایان کردو بە ڕەمزی سیاسی بە ڕەمزی ناو پارتی
بە سەرۆشی پارتی هەتا لەو کۆنگرانەی کە ئەو ئامادەیش نەبووە ئەمان هەڵیان بژاردێتەوە. بۆچی تەسلیمی خواستە سیاسیەکانی ئەو نەبوون؟ بۆچی قراریان نەیەگێڕایەوە بۆ ئەو؟ بڵێ خۆی لە هەمان کاتیشە باسی ڕۆژنامەکەم کرد کەوتم هاتووە ئەو ڕۆژنامەیە چوو بۆ لای برای مەحموو ئەو قسانی بەعکسۆ کردبوو توی مەلا مستەفا سەرۆکمانە ئەوەیە ینی ئەو دەری خستبوو کە تەمجیدی مەلا مستەفاشە کات لە ڕۆژنامەکە کە ئەو پرسیاری کردبوو توی ئەو وا ئەڵێ مەلا مستەفا ئەو توی ئێمە مەلا مستەفا هەر سەرۆکی ئێمەوە ئێمە هەموو پرسوڕامان بەوە ینی ئەمان لە شێوەی ڕسمیاتە وایانە کرد بەڵام لە کاتی فعلا دەسەڵاتەکان بەدەست مەکتەبی سیاسی بوو نەیانەویست مەلا مستەفا دەستکاری ئەو دەسەڵاتانی ئەوان بکە چکە ئەگەر هاتوو دەستکاری ئەو دەسەڵاتی ئەوان کردایە معنای ئەوان ئەبوونە ڕەمز و مجرد هەموو شتەکان نەکەوتەوە دەست سەرۆکایەتی بارزانی وەکو لە ئەخیرا کە ئەوان نەمان بۆیە ئەتوانم بڵێم وەکو شەڕی دەسەڵات بوو ئەمان ڕازی نەئەبوون کە بەوەی کە ببنە ئەندامی مەکتەبی سیاسی بەڵام بەو شێوەی کە بارزانی ئەیویست. کەواتە ئەتوانی بۆ مێژوو پێمان بڵێ کێ دەست پێشخەری کرد لە ململانەیە هۆکاری ئەو ئینشیقاقی کە لە 64ەوە بەردەوامە و تا ئێسش بە جۆرە جۆرەکان بە شێوەی ناڕاستەخۆ ئامادەیە لە ناو ئەقڵی سیاسیە بەردەوامە کێ دەست پێشخەری سەرشی بوو کێ تاوانباری سەرشی بوو کێ هۆکاری ئەم پەردبوون و درزە گەورە کوردایەتیە بوو کە تا ئێسش ئاسەواری ماوە لە ناو ئەقڵی سیاسیە. خۆی ئەو مفاوەزەی 64 کە کرا ئەوە نقطەی یەکەم بوو بۆ درزی خستە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە هەتا ئەتوانم بڵێم ناوڕیزی نەتەوەی کوردەوە چکە مفاوەزەکە بە شێوەیەک ڕۆیشت ئەوە بوو پێشمەرگەی تووشی گۆڕانکاری و ئینقیلاب کرد ئەوە بوو مەلا مستەفا کە نوێنەرەکانی ئەنار بۆ هەر شوێنێ بەگوێیان نەئەکرد ئیتر ئەوە بوو مەلا مستەفا بەرەو ئیتیجاهێکی کە ڕۆیشت تەماشای کرد لە ڕێی تەنزیماتی حیزبەوانێ هەموو حیزب لەژێر ئیتاعاتی مەکتەبی سیاسیایە وەکو تەنزیم ئەوە بوو پەنای بردەبەر پێشمەرگەش زۆر لە ئامیرهێزەکان ئەسکەری بوون ئەسکەریەکانیش کە لە ڕیزی پێشمەرگا بوون زۆر جار لە ئیشوکاری ئێمە ناڕازی بوون چونکە ئێمە لەگەڵ ئەسکەریەکانە جاروبار ڕێگەمان نەئەدا تەعاملی پێشمەرگە وەکو ئەسکەر بکرێت ئەوە بوو بۆ حاڵەتێک کە بەعزێ لە فەرماندا ئەسکەریەکان زۆر لە حیزب ڕازی نەبوون بۆیە کاتێک کە ئەم زروفە دروست بوو مفاوزەی 64 و مەلا مستەفا پەیوەندی پێوەکردن ئیستیجابەی ئامیرهێزەکان بۆ ئیتیجاهی سەرکردایەتی بارزانی زۆر بەهێز بوو بۆ ئەوەی کەوا ئەوان وەختی خۆی ئەو ڕخنیان هەبوو کەوا حیزب دەستکاری تەدەخل ئەکا لە شوێنی ئامیرهێز عسکەریەکان بۆ هۆی ئەوەی کەوا بەرزانی دەستی کێشا بەسەر باڵی پێشمەرگا و هێزی عسکەری بە تەواوی کەوتەوە ژێر دەستی خۆی ئەو کەوتنەوەی هێزی عسکەری دەستی خۆی دروستبوونی ئینشقاق بوو لە ڕیزی هێزی پێشمەرگا لە کوردستانە پێش ئەوەی پەلاماری ماوەت بدرێ بەڵام پاش ئەوەی کە کۆنگرەی قەڵاتزەی گیرا لە کۆنگرەی قەڵاتزێ مەلا مستەفا بڕیاریدا کە مەکتەبی سیاسی فەسڵکا لە حیزب و پارتی دیموکراتی کوردستان باڵی مەکتەبی سیاسیش کۆنفرانسیان کرد ئەوانیش عینیش ئەوان مەلا مستەفایان هین کرد لابرد هێزی هین بوو هەتا ڕۆژ درزەکە بەرەو فراوانتر ڕۆی کەواتە توان بڵێن هەردوو لایەن شەڕی دەسەڵاتیان کرد و هەردوو لایەن تاوانبار لەو ئینشقاقە ئایا تەرەفی تر دەستی دەرەشی دەستێک لە پشتەوە کەسی تر هەبوو لە پشتی ئینشقاقەوە ئێمە ناتوانین بڵێن بەس سەرۆکایەتی پارتی و باڵی مەکتەبی سیاسی مەسئولن لەو ئیلێکترازانە پارتی دیموکراتی کوردستان باڵی مەکتەبی سیاسی وەکوتم بە حکمی ئەوەی شۆڕشی ئەیلول شعبێتێکی زۆری پیا کرد پارتی و دەسەڵاتی مەکتەبی سیاسی لە ناوچەکە بە عکس بۆ جاران شوێعەکان لە ساحەفتا بوون ئەم جارە عکس بۆ هاتە لای ئەمان ئەمە بەداخەوە غرورێکی دروست کرد لە ناو سەرۆکایەتی پارتی دیموکراتی کوردستانە باڵی مەکتەبی سیاسیە ئەمە وای کرد وەکوتم کۆن تەسامحەکانی نەما لەگەڵ شوێعەکان وەختی خۆی کە کردبیان هەروەها لە کاتی خۆشیە پارتی دیموکراتی کوردستان باڵی مەکتەبی سیاسی گروپی کاژێک هەبوو ئەوانە کۆمەڵێ خەڵک بوون کە ڕێکخراوە تەنزیمی حیزبی بوون کە کوردایەتیان یعنی بیر و باوەڕی ئەیدۆلۆژی قەومیان هەبوو زۆر جار پارتی ڕێگریش بوو لە هەندێک چالاکیەکانی ئەوانیش و بگرە ئێمە کە ئەندامی حیزبی زۆر جار وامان پیشان ئێرا کە برادرانی کاژێک بە پیلانی بێگانە
زۆر جار بەعزە شعارات بەرزەکەنەوانێ. طبعا ئەمە بوو بۆ هۆی ئەوەی کە ڕق و کینەیەک لە بینی گروپی کاژێک و باڵی مەکتەبی سیاسیا دروستکە. هەروەها ئەو هەڵوێستانی پارتی دیموکراتی کوردستان لە کاتی شۆڕشە دوای ئەوەی لیان قەومە لەلایەن بەعسی شەسوسوێ لێ دراو هاتنە دەرێ و تەعاملی مەکتەبی سیاسی لەگەڵیانە زۆر بە شێوەیەکی ئیجابی نەبوو. ئەوەش پاڵی نابەوانەوە لە لایەکی تر گروپێکی سیاسی ئێران کە باڵی حیزبی دیموکراتی کوردستان بوو هینی جەماعەتی ئەحمەد تۆفیق. ئەوانیش لە هەمان کاتە چەند باڵێک بوون لەلایەن پارتی باڵی مەکتەبی سیاسی و لە باڵەکانی تری مساعدە ئەکرد. باڵی ئەحمەد تۆفیق و لەگەڵ کۆمەڵێک کادری تری ناو پارتی دیموکراتی کوردستان کە مەکتەبی سیاسی لێ یابوون. زۆر باشە مامۆستاگیان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین. بەڕێزان پشوویەک و دواتر گەڕێنەوە بۆلاتەن.